چینە شاری هەولێری و خۆشەویست و باس لە یەکێک لە پرۆژە گرنگەکانەکەین کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ڕاگەیەنرێت ئەویش پرۆژەی ستۆپ مۆشنە دیارەیەکێکە لەو پرۆژانی بەتایبەت و کەسانی کە لە بواری سینەما وەروە بەرهەمهێنانی فیلما کارەکەن شارەزای ئەم جۆرە با بڵێن بابەتەن لە نێو سینەمایەکە چۆن بەکارێنرێت ئەوەنی من کە سێرچم بۆ کردو زانیاریم وەرگرت لەبارەی بابەتەکە و بەتایبەت لەبارەی ستۆپ مۆشنەوە ئەو کارکتەرە ئەنیمێشنانەی کە با بڵێن لە نێو فیلمە ئاساییەکان یاخود ئەو فیلمە سینەمانی کە بەرهەمە هێنرێت جارێکی تر ئەم دوو کارکتەرانە لە نێو فیلمەکانە بەرجەستاکردنەوەتە تێکەڵکردنی فیلمی ئاسایی سینەمایی و هەروەها چەند کارکتەرێکی ئەنیمێشنیشە پێکەوە دیارە گواماژەم پێکرد بۆ کەسانی بەتایبەت لە بواری سینەمایە کارەکەن لە ئێستاە پرۆژەیەک هەیە بۆ کەسانی کە خولیای فێربوونی ئەم جۆرە بەتایبەتی زانیاریان و هەروە وەرگرتنی زانیارین لەسەر ئەم جۆرە بابەتەی نێو بەرهەمهێنانی فیلمی سینەما خولێکی لەم شێوەیە لە شاری هەولێری خۆشەویست ڕاگەیەنرێت. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان باوکاری ناوەندی فیلمسازان پرۆژەی ستۆپ مۆشنی ڕاگەیاند بۆ کەسانی ئارەزووی خوێندن و فێربوونیان هەیە. سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندانی کوردستان دەڵێت ئامانجمان لەو خولا ڕاهێنان و فێرکردنی و کەسانەیە کە دەیانەوێت لە بواری ستۆپ مۆشن بخوێنن کە هونەرێکی گرنگ و پڕبایەخی بواری سینەما. ئەمە زۆرێکە لە چارەچیەکانمان ئەمڕۆژ بە هەوڵ و کۆششی کاک تەحسین کە بەرپرسی فیلمسازانە لە سەندیکای هونەرمەندان ئەو خولە دەکرێتەوە هیوادارم و دڵنیاشم ئەو خولە کاردانەوە و ڕنگدانەوەی باشی دەبێتن و هەز دەکەم خەڵکێکی زۆر حەزیان لێ لەو بوارەدا کار بکەن لەو بوارەدا برەو بە توانەکانی خۆیان بدەن و لە خەڵکی تریشم جۆرێ بۆ لە دەری ئەوانی دەیان بینم لە دەرەوەی سەندیکا دەڵێن هونەرێکی زەحمەتە و لە بۆ ئەوڕۆ زۆر پێویستە و پێویستی بە پسپۆری باشەیە.